قەیرانی دابەزینی بەهای دیناری عراقی نەوەستاوە کێشەکانی عراق بەڵکو ئێستا قەیرانەکە بۆتە هۆی کە لەناو بازاڕەکانی عراق و هەرێمی کوردستان بە تایبەتتر کارتشکی بخەینە سەر نرخی شمەک و کاڵاکان بەرز بۆتەوە سەرباری گرانبوونی نرخی کارەبا و نەبوونی کارەبا کە ئەمە بۆتە کێشە لە ناوچەکانی هەرێمی کوردستاندا دوێنیش خۆپیشاندان لە پێنجێن سەبارەت بەم بابەتە ئەنجامدرا نەبوونی نەوتی سوی دابەشنەکردنی تا ئێستا بەسەر هاوڵاتیاندا و ئێستا نرخی شمەک و ئەو پێداویستی و خۆراکانی کە ڕۆژانن و هاوڵاتیان پێویستیان پێیەتی بەهۆی دابەزینی بەهای دینارەوە بەرز بوونەتەوە. لەسەرم بابەتە ڕێکارە پێویستەکان لە پارێزگا جیاوازەکانی هەرێمی کوردستان بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم بابەتە جێگرەوەی ئەم قەیرانە چی دەبێت؟ جێگرەوەی خواردنە بەدیلیەکان پێداویستە بەدیلیەکان چۆن دەکرێت چارەسەری بابەتەکە بکات؟ لەسەرم بابەتە لەگەڵ بەڕێز سامان ستارکە بەڕێزیان ئەندامی ئەنجومەنی پارێزگای هەولێر ڕاستەخۆ لە هەولێر و میوانمان دەبن گفتوگوی زیاتر دەکەین. کاک سامان زۆر سپاس بۆ ئامادەبوونت. لە ئێستادا نرخی شمەک و کاڵاکان لە پارێزگاکانی هەرێمی کوردستاندا بەرز بۆتەوە. هۆکارە سەرەکیەکانی بۆچی دەگەڕێتەوە؟ تەنها دابەزینی بەهای دینارە؟ بەڵێ سپاس ئەو کاتتان باش. بەڕێستان ئاگادارن کە نزیکەی مانگێک زیاترە گۆڕانکاریی بەرچاو لا نرخی دۆلار لە عراق ڕوویداوە ئەوەش دەگەڕێتەوە بۆ کەمتر خستنە بازاڕی دۆلار لەلایەن بانکی ناوەندیەوە بۆ هەموو بازاڕی عراق. ئەمەش ڕاستەخۆ کاریگەری خستە سەر بازاڕەوە نزیکەی 140 بۆ 150 پێشتر ئەو بڕە دۆلاری کە بانکی مرکزی دەیخستە بازار ئێستا کەمتر دەچێتە بازار. بۆ ئێمە ڕاستەخۆ کاریگەری خستە سەرەوەی کە نرخی دۆلار ڕاستەخۆ بەرز بێتەوە. بەڕێستم دەزانن دۆلار یەکێکە لەو عملانەی کە کاتی خۆی لە نەتەوەی گرتوەکان ما بڵێن پێشەوەش کۆمەڵی گەلان تەسیس بووە بە جۆرێک سیاسەتی ئەم کۆمەڵەیە دامەزراوە کە هەیمەنەی ئەمریکاوە بەسەر هەموو اقتصادی عالم داڕێژراوە. واتە لە هەر شوێنێک عملەی دۆلار هەبێ لەوێ بەو جۆرە سیاسەتەکەدا دەڕێژێ. ئێستا زۆر هەموو ئەو وڵاتانەی کە با بڵێن مامەڵەی بازرگانیە ئابوورێن هەیە ئیشەکە بە دۆلار دەکرێت. بۆیە ڕاستەوخۆ هەر بەرز و نزمیەک لە نرخی دۆلار ڕوو بدا کاریگەری دەخاتە سەر بازاڕەوە. ئێستا لە هەرێمی کوردستان ڕاستە نرخی شتومەکەکان بەرز بوونەتەوە، بەڵام ئێمە لە ئەنجومەنی پارێزگا بەڕاستی لەگەڵ حکوومەتی مەحەلی و لەگەڵ لیژنەی قایمقامەتەوەی کە تایبەتمەندە بە چاودێریکردنی بازاڕەوە ئێمە ڕۆژان لەسەر خەتین بۆ ئەوی ئستیغلالکردنێک ڕوونەدا لە بەرزکردن نرخەکان. چونکە بەڵام ئەمە دوجار هەر ئەم بەرزبوونەوە ڕوودەدا، چونکە هەموو ئەو هاوڵاتیان هەموو ئەو بازرگانانەی هەموو ئەو ئەوانەی کە بڵێن کارێن ئیشی کڕین و فرۆشتنە مامەڵیان بە دۆلارە، کاتێ دۆلار بەرز دەبێت و نرخەکە ئۆتۆماتیک بەڵام ئەم نرخی ئێستا بەرز بۆتەوە خەریکەوای لێدێت خەرجیەکانی فەرمانبەرێک موچەخۆرێک لە هەرێمی کوردستانە دەبێتە دوو هێندە پێداویستیەکانی ڕۆژانەی. ئەگەر کەسێک موچەخۆر بێ یان خۆت سەری مانگ چاوەڕێی موچەکەی بکە لەوانەیە بەشی پێداویستیەکانی ڕۆژانەی نەکات. ئەم بەرزبوونەوە ئاساییە تا ئێستا؟ بەڵێ ئەوەی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە کە ڕێکارەکان بگرێتە بەر یەکەم ئەوەیە کە چاودێری بازار بکە و دووەم موچە لە کات و ساتی خۆی دابەش بکە. سێ لەگەڵ حکوومەتی عراقی هەرچەندە پەیوەستە بە سیاسەتی بانکی ناوەندی عراقەوە کە ئەوان ناسنە ژێرباری هیچ بڕیارێک کە با بڵێن هەتا ئەنجومەنی وەزیران شۆ، چونکە سیاسەتی بانکی مرکزی سیاسەتێکی موحەد و سەر بەخۆیە، بۆیە ئەوان هیچ لایەنێک ناتوانێت تەدەخولی بڕیارەکانی بانکی ناوەندی بکە. بەڵام دەک حکوومەت دەتوانێت چەند ئاسانکاریەک بۆ هاوڵاتیان بکە لەوانە بەڵێ موچە لە کاتی خۆی دابەش بکە، هەروە چاودێری بازار بکە. بەڕێستان لە پێشەچیەکە باسیەوەتان کرد کە با بڵێن نرخی سوتەمەنی ئەوانە بەرز بکەیتەوە. خۆشبەختانە با بڵێن نزیکەی چەند مانگێک کە حکوومەت توانێتی نرخی سوتەمەنی بەتایبەت بنزین جێگیر بکە، ئەمە هەنگاوی باش و جێی دەستخۆشین. بەڵام سەبارەت بە نەوت و سوتەمەنی با بڵێن مشتەقاتەکانی تر هەرچەندە پرۆسەکە تا ڕادەیەک خاوە، بەڵام ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگای هەولێر لەگەڵ حکوومەتی مەحەلی لەسەر خەتین پرۆسەی دابەشکردنی سوتەمەنی بەردەوامە و تقریبا زۆربەی ناوچە شاخەویەکان
جەولەی یەکەمی سوتەمەنیان وەرگتوان بڵێ نەوتی سپیان وەرگتو ئێستا نزیک بۆ تۆ لە سنتەری قەزا و نەحێ و شارەکان بڵێ ناوەندی شار بۆیە ئەم ڕێکارانای کە پەیوەستن لەسەر حکوومەتی یاریمی کوردستان دەبێت ئەمانە جیرانەوە بەر و هەنگاوەکانیش بەردەوامن و ئێمەش لەسەر خەتی وەکو ئەنجومەنی پارێزگە بەتایبەت لیژنەی سامانە سروشتیەکان بزانین ئەم بابەتە بەکوێ گەیشتەوە چۆن چۆنی و میکانیزمەکان چۆن جێبەجێ بێت. بەس کاک سامان وەڵامی پرسیارەکەم وەرنەگرت تا ئێستا ئەم نرخانەی کە بەم شێوەیە بەرزبوونێتەوە ئاساین یان چاوەڕوان نەکراوبوون؟ بەرزبوونەوەی نرخی کاڵاکان ئەگەر من ئاگەم لێیە بەرز بۆتەوە حاڵەتێکی نائاساییە چونکە بەرزبوونەوەی نرخی دۆلار خۆی دۆخەکە نائاساییە. بانکی ناوەندی لە هەوڵی ئەوەدا چارەسەر بکە واتە ئەم بەرزبوونەوەیە نەدەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستانە نەدەسەڵاتی حکوومەتی عراقیشە. یعنی لە ئێستادا کە نرخی کاڵا بەرز بۆتەوە نە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو سلاحەتی هەیە بهێنێتە خوارەوە نە حکوومەتی عراقیش چونکە ئەمە پەیوەستە بە ڕێژەی خستنە بازاڕی ئەو ژمارەی دۆلاری کە حکوومەتی عراقییان با بڵێن بانکی ناوەندی دەیخستە بازارەوە پێشتر ڕۆژانە با بڵێن 280 میلیۆن دلار دەچەوە بازارەوە ئێستا نزیکەی 140 بۆ 50 ئەو بڕەکەمی کردووە ئەمەش پەیوەستە بەو بڕە دۆلارەی کە ئەمریکا ڕۆژانە دەینارد بۆ حکوومەتی عراقی ئێستا ئەم بڕە دۆلارە ناگە بە عراق بۆیە بانکی ناوەندیش ئەو قوتەی نییە ئەم بڕە بخاتە بازارەوە واتە حاڵەتەکە نائاساییە دۆخێکی نائاساییە بەڵام حکوومەتی عراقی بانکی ناوەندی دەڵێن ئەمە دۆخێکی کاتی و نائاساییە ئێمە لە هەوڵی ئەوەدەین چارەسەر بکەین واتە ئێستا بەرپرسیارەتەکە لە ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستان نە لە ئەستۆی حکوومەتی عراقا بەرپرسیارەتەکە دۆخێکی نائاساییە پێویستی بە بڕیارێکی جدی و بوێر هەیە ئەمەش لەیان بانکی ناوەندیەوەیە بە تەفاهم و لێکتێگەشتن لەگەڵ حکوومەتی ئەمریکی من بۆچوونێک هەیە من هیوادارم ئەمە بەرزبوونەوەی نرخی دۆلار پەیوەستی پەیوەند نەبێ بە با بڵێن سزای ئەمریکا بەسەر حکوومەتی عراقەوە چونکە ئەگەر ئەم ڕۆیان با بڵێن ئەم بۆچوونە ڕاست دەرچێ من پێم وایە دۆخی ئابووری عراق بەرەو دۆخێکی زۆر خراپ دەڕوا ڕۆژ بە ڕۆژ نرخی دۆلار بەرز دەبێتەوە ئەمەش کاریگەری ڕاستەخۆی بەسەر بەرزبوون نرخی شتومەک و کاڵا لە بازار دەبێ و بارگرانی لەسەر هاوڵاتیان دەبێ ئیتر ئەو کات حکوومەتی عراقی دەبێ بیر لە ڕێگە چارەتر بکاتەوە بۆی بتوانێت کۆنتترۆلی نرخی دۆلار و هەروە بازاڕش بکە. باش کاک سامان دەزانین کە هێلکەیەکێکە لە خواردنە گرنگەکان سەرچاوەیەکی باشە کە لە بری گۆشت وەکو جێکرەوە بەکاردەهێنرێ وەکو خواردنێکی ڕۆژانە و تەنانەت لە زۆربەی ژەمەکانە بەکاردەهێنرێت ئێستا کە نرخەکەی هەم لە هەرێمی کوردستان و لە ناوەڕاست و باشووری عراقیش گران بووە وا بڕیارە بۆ پڕکردنەوەی ئەو قەیرانی کە لە ناوەڕاست و باشوور هەیە بڕێکی تایبەت بە هێلکە ڕەوانی ناوەڕاست و باشوور بکرێ ئەمە قەیرانەکە زیاتر ناکات لە نێو هەرێمی کوردستانە و بڕەکەی چەند دەبێت حەسەب زانیاریەکانی جەنابەت؟ بەڵێ من خۆم ئەندامی لیژنەی کشت و کاڵم لەگەڵ جیهەتی پەیوەنددار لەگەڵ بەڕێوەتی گشتی کشت و کاڵی هەولێر لەسەر خەتین بالتحدید من نازانم ینی با بڵێن هەر محافظەی چەند ڕۆژانە پێویستی بە چەند بڕاهێلکە هەیە بۆەوەی بتوانێت پێویستی ناوخۆی دابین بکرێ بەڵام با بڵێن وەزارەتی کشت و کاڵ هەرە بەڕێبەتی گشتی کشت و کاڵ ئەو دڵنیاییان داوە کە ئەوان سەرەتا پێویستی ناوخۆی هەرێمی کوردستان لە بەرچاو دەگرن اینجا ئەو زیادەی کە با بڵێن کە هەیە بۆی هەم جوتیاران با بڵێن کاسبکاران زەرەر نەکەن کە ئەوەی باڵێن ئەو کێڵگانی تایبەتن بە بەرهەمێنانی هێلکە زەرەر نەکە چونکە ئەگەر نرخەکەی دا زۆر ئەگەر زۆر و نرخەکەشی دادەبەزێ بۆیە ئەوان مختصری ئەم قسە ئەوەیە سەرەتا پێویستی ناوخۆی دابین دەکەن اینجا ئەو بڕێی کە زیادە ڕەوانەی باشوور و ناوەڕاستی عراق دەکەن بۆی هەم نرخەکە لەسەر هاوڵاتیان بەرز نەبێ هەمیش ئەو با بڵێن کاسبکاران با بڵێن ئەو خاوەن کێڵگانی بەرهەمێنانی هێلکە تووشی زیان نەبن. باشە واتە لە کێڵگە پەلەوەریەکاندا بەرهەمهێنانی هێلکە زیاد دەکرێت یا هەر بە هەمان بڕۆ دابش دەکرێتەوە دەنێرێت بۆ ناوەڕاست و باشووری عراق؟ بەڵێ ئەو بڕێکە هەرێمی کوردستان پێویستیتی ئەوان دڵنیای ئەویان داوە بڵێن جیهەتی پەیوەندیدار با بڵێن بەڕێوەتی گشتی کشتتوکاڵ ما بڵێن وەزارەتی کشتتوکاڵ ئەویان دڵنیا کردوەوە کە سەرەتا پێویستی خەڵکی کوردستان دابین دەگرێت لە بەرچاو دەگیرێ و ئەوەی تر بۆ باشوور ناوەڕاستی عراق دەبینێت ئەگەر هاتوو ئەو بڕا بەشی ئەوەی نەکرد بەپێ ئەو ڕێکارانە ما بڵێن ئەو سیاستی وەزارەتی کشتتوکاڵ هەیەی لە ڕێگەی خاڵە گومرجەکانەوە هێلکە
داخلی هەرێمی کوردستان بکرێت بەڵام سەرەتا بێ فۆکاس لەسەر بەرهەمی ناوخۆیی بێ بۆ ئەوەی چێلگەکانی بەرهەمێنانی هێلکە یان کێلگە پەڵاوەڕێکان تووشی زەرمەند نەبن بەو نرخێک کە دیاریشی کراوە هەم ئیستیغلال نەکرێ هەمیش تووشی زیانی مادی نەبن. باشە کاک سامان دەزانین کە قەیرانێک ڕوو لە ناوچەیەکەکە بە تایبەتی ئەگەر دارایی بێت نرخی شومەک و کاڵاکان کە بەرز دەبنەوە دواتر ئەگەر قەیرانەکەش نەمێنێ نرخی ئەو شتمەک و کاڵانە زۆر جار بینیوشمان لە هەرێمی کوردستان و عێراق زۆر بابەتە دروست بووە نرخی شومەک و کاڵاکان بەجێگیری دەمێننەوە واتەوەکو سەردەمی قەیرانەکان ئێستا چۆن هەوڵ دەدەن ئەمە لە دوای تاوابوونی قەیرانەکان چارەسەر بکرێت چاودێریەکی ئەزانم چاودێریکردنەکان ئەرکی لیژنەکانی قایمقامێتە بەڵام دەزانم هەماهەنگیان لەگەڵ ئەنجومەنی پارێزگاکاندا دەبێت چاودێریەکان چی دەبن بۆ ئەوەی کە نرخی کاڵا و شتمەکەکان لە زیاد لە پێویست بەرز نەبێتەوە و ئەم نرخانی ئێستا بەرز دەبنەوە دواتر جێگیر نەکرێن لەناو بازاڕەکانە. بەڵ ئەم بۆچوونە زۆر ڕاستە هاوڵاتیانیش زۆر جار ئەم سەرنجە باز دەکەن کە زۆر جار کاتێک کە حاڵەتێکی نائاسایی ڕوودەدا نرخی کاڵا و شتەمەکان بەرز دەبێتەوە بەڵام دوایەوەی کە دۆخەکە ئاسایی دەبێتەوە نرخەکان وەکو جارانێ لێنێتەوە فعلەن بۆچوونێکی دروستە ئەمە پەیوەستە بە بەڵێن حکوومەت هەروە حکوومەتی مەحەلیەوە من ڕۆژانە لەگەڵ لیژنەی قایمقامیەت شەڵا ئەو لیستەم بینابایە کە تایبەتە بە سزادانی ئەو شوێنانەی کە سەرپێچی دەکەن با بڵێن هەوڵیان داوە ئیستیغلالی بەرزبوونەوەی نرخی دۆلار بکەن زۆر ئەم حاڵەتانە ڕووی داوە لە بەرامبەر ئەم حاڵەتانە ڕۆژانە ئەو لیژنەیە کە تایبەتە بە چاودێریی کردنی بازار یان سەرپێچی کردن سزا دەدرێن یان با بڵێن بە ماوەیەکدا دەخێن و بە بڕێک پارەش سزا دەدرێن لیژنەی قایمقامێت ئەرچێوێ چاودێری بازار بکە هەروە چاودێری ئەو نرخانە بکە و چاودێری کوالیتی و ئەو کاڵا و شتومەکانش بکە کە داخلی ئەو شارانە دەبن بەڕاستی من دەستخۆشیان لێ دەکەم چونکە ئەوان ڕۆژان با بڵێن هەفتانە راپۆرتی خۆیان دەنێرن بۆ ئەنجومەنی پارێزگا بۆی ئێمە هەم وەکو لیژنەی چاودێری لەگەڵان بێت هەمیش هاوکاریان بین بۆی کە لە هەر شوێنێک کە سەرپێچێکە بوو ئێمە بتوانین ئاگاداری لیژنەکانی تایبەتمەند بکەینەوە ئێمە بەڕاستی دوای ئەوەی کە دۆخەکە ئاسایی بۆ لەگەڵ لیژنەی قایمقامێت کۆبوونەوەیکی لیژنە دەکەین لیژنەی بازرگانی سەبارەت بەم بابەتە بۆی چۆنی میکانیزمێک بدۆزینەوە هیچ بازرگانێک هیچ دوکاندارێک هیچ کاسبکارێک نەتوانی با بڵێن ئەو نرخی کە بەو نرخی پێشووتر فرۆشتوێتی بەرزتری بکاتەوە بەڵام خاتون من شتێکە ئەمەوێ باسی بکەم ئەمە زیاتر جیالەوەی کە نرخەکان پێویستە بە نرخی دۆلارەوە زۆر جار پێویستە بە با بڵێن ویژدانی خودی تاکەکانیشەوە نمونەیەکی زۆر جوان باسەکەم ڕۆژێک ئێمە سەردانی یەکێک لە با بڵێن مۆڵەکانمان کرد یەکێک لە بلوزەکانی عرض کرد و بەدوو نرخی جیاواز کاتێک من لێم پرسی هەمان بلوزە بۆچی ئەمە نرخێکە ئەمەش نرخێشترە وتی ئەمە پێشووتر بە سعرێکمان هێناوە ئێستا کە دۆلار بەرز بۆتەوە بە سعرێکی ترە واتە ئەو هاوڵاتیان با بڵێن ئەم دوکاندارەیان با بڵێن ئەو بازرگانە وجدانی ڕێگەی پێنەداوە کە با بڵێن کە پێشووتر بە سعرێکی هەرزانی هێناوە ئێستا بەرزبوونەوەی نرخی دۆلار بکاتە بیان و نرخێکی بەرزتر بفرۆشێتەوە واتە ئیشەکە دوولایەنە یەک حکوومەت لی بەرپرسەوە بێت چاودێری بازار و کۆنتڕۆڵکردنی بازار زۆر تونند و تۆڵ و تۆکمە بکات دووش پێویستە بە ویژدانی ئەو بازرگانەوە تا چەند هەوڵ نەدا ئیستیغلالی دۆخە نائاسایی و حاڵەتە نائاساییەکان بکە بۆ ئەوەی هاوڵاتیانیش تووشی زەرمەند چونکە دوجار تەنیا هاوڵاتی زەرمەند دەبی چونکە ئەو شتومەکان دەکڕی ئەو سەردانی بازار دەکە ئەو پێویستەکان دەکڕی و ئەو موچێ و داهاتێکی مەحدودی هەیە بارقورسەکە دەکەوێتە سەر هاوڵاتیان بۆیە بە جدی ئەمە خەمێکی جدی ئەنجومەنی پارێزگا و لیژنەکانی ئێمە دەبێ کە دۆخەکان ئاسایی بن ئێمە چرتر سەردانی بازار و لیژنەکان بکەین بۆی ئیستیغلالی بازار نەکەین باشە ئەگەر پرسیارەکانم ڕەنگە هەندێکی پەیوەندی هەبێت بە یەکێک لە فەرمانگە تایبەتەکان بەڵام زۆر جار دەزانی کە کۆنتاکت و پەیوەندی باشێ لەگەڵ ئەنجومەنی پارێزگا قایمقامیەت ژووری بازرگانی دەزانی کە ئەم پەیوەندیە باشێ و ئاگداری ڕەوشی فەرمانگەکانن بە شێوەیەکی گشتی بۆ نمونە گەر باس لە بڕی خۆراک و پێویستی و شمەکی ڕۆژانی هاوڵاتیان بکەین بەپێی پێویست لەناو چل ژووری بازرگانی لەناو هەرێمی کوردستانە بوونی هەیە کە
ئەو مەترسیە دروست نەکات چەند مانگێکی دیکە گەرم قەیرانە بەردەوام بوو حکوومەتی هەرێم بتوانێت بەبێ پێویست شومەک و خۆراک بخاتە نێو بازاڕەکانی هەرێمەوە؟ بەڵێ قەیرانەکە وەکو لە سەرەتا گفتووەکەمان باسم کرد پێیوەستە بە نرخی دۆلار واتە ئەگەر دۆلار بەرز بەوە نرخەکان بەرز دەبێتەوە دۆلاردا بەزێ نرخەکان دادەبەزێ لێرە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو بڕە شتومەک و خۆراکانی کە ڕۆژانە مانگانە هەفتانە لە خاڵە سنووریەکان داخلی هەرێمی کوردستان دەبێت بە هەمان بڕۆ داخل دەبێت بەڵام کاتێکە نرخەکە لە سەرچاوی خۆیەوە بەرز بێتەوە ئۆتۆماتیکەن کاریگەری ڕاستەخۆی لەسەر بازاڕی ئێمە دەبێت چونکە بازاڕی هەرێمی کوردستان بازاڕێکی دانەبراو نییە لە بازاڕی دنیا واتە لە بۆرسەی عالەمی لەو ڕاڵە ئابوورانەی کە دنیا بەڕێوە دەبن بۆیە ئەو بڕە من هاوڵاتیان دڵنیا دەکەمەوە دڵنیام لایانی پەیوەنددار و حکوومەت و جیاتی تەنفیزیش ئەم گەرانتێ دەدەن ئەو بڕە شتومەک و خۆراکانی کە دێن ڕۆژانە لە هەرێمی کوردستان بە حاڵەتیشی ئاسایی داخلی هەرێمی کوردستان دەبنەوە بەڵام بەپێ ئەو حەجمەی کە دۆلار بەرز بۆتەوە ڕەنگە ڕۆژانە کاریگەری لەسەر بەرزبوون نرخەکان هەبێ بەڵام سەبارەت بە هێنانەوەی ئەو بڕانی کە لە مەخازنەکان و لە خاڵە سنووریەکان ڕۆژانە داخل دەبێ هیچ حاڵەتێک و گۆڕانکاریێک ڕووی نەداوە چونکە ئەمە کاریگەری ناکاتە سەر ئەو بڕانی کە دێت هەرێمی کوردستان کاریگەری دەکاتە سەرەوەی کە نرخەکان بەرز بێتەوە ئەمە تەنها لە هەولێر و لە سلێمانی و لە کەرکووک و لە دهۆکنی حاڵەتەکە لە هەموو پارێزگاکانی عراقی چونکە هەموو ئەو کاڵانەی داخلی عراق دەبن بە دۆلار داخل دەبن هەموو شتومەکانی کە دێنە عراق بە هەرێمی کوردستانی شەوە بە دراوی دۆلارەوە مامەڵایان پێدەکرێت بۆیە بمانەوێ نەمانەوەی کاریگەری دەخاتە سەر نرخەکانیان بەڵام بانکی ناوەندی و حکوومەتی عراقی و گرنتەی داوە کە ئەوان لە هەوڵەکانیان بەردەوامن هاوڵاتیان پێویست ناکە تووشی دڵە ڕاوچێ بن و پێویست ناکە خەڵکێک بچێتە ناو بازاڕی کڕینی فرۆشتنی دۆلارەوە کە پیشە و وەزیفەیە و نیە چونکە ڕەنگە دوجار زەرمەند بێتن بۆیە ڕێنمای حکوومەتی هەرێمی کوردستان هەروە حکوومەتی عراقی ئەوەیە خەڵکدان بەخۆی دابگرێ و داوا لە بازرگانەکان دەکەن کە هیچ ئیستقلالکردنێک ڕوودا چووکەمە دۆخێکی کاتیە و لە چەند ڕۆژی داهاتوێن با بڵێ لە هەوڵەکانیان ڕەنگەم بابەتە چارەسەر بکرێت. بەڵێ کاک سامان حەزەکەم وەک دوا پرسیار بیدەمە دەست جەنابەت شتێکی دیاریکراوە ماوە لەسەرم بابەتە جەنابەت پێت خۆش بێ باسی لێەوە بکەیت بەتایبەت دەگەر لەسەر پرسینەوە دەبێت دڵخۆشێک بێ بە هاوڵاتیان زانیاریتان هەبێت کەی دابەشەکرێ لە سنتەری شارەکان. بەڵێ دوو نقطە ئەمەوێ باسی بکەم ئێمە لە ئەنجومەنی پارێزگا با بڵێن 3 ڕۆژ پێش ئێستا لەگەڵ حکوومەتی مەحەلی باسی پرۆسەی دابەشکردنی نەوتی سپیمان کرد ئەوان باسی ئەویان کرد کە پرۆسەی دابەشکردنی نەوتی سپی لە ناوچە شاخەویەکان تقریبن بە تەواو بووە و هەوڵ دەدەن دابەزێتە بڵێن قەزا نزیکەکانی دەوروبەری سنتەری شارەکان و هەروە ناوەندی شاری هەولێر واتە پرۆسی دابەشکردنی نەوتی سپی بەردەوامە ئێمە داوامە لێکردن کە ئەم پرۆسی خێراتر بکەیت چونکە ئێستا هاوڵەتیان لە کەوتونەتە نقطەی ڕئیسی زستانەوە و سەرماسۆڵەکە جۆرێک بەرز بۆ تۆ کە پێویست دەکە حکوومەت زیاتر بکە بەڵام ئەمەش دیسان ئەمە پێویستە بەو بڕە نەوتە سپێکە بڵێن ڕۆژانە دێ بۆ هەرێمی کوردستانەوە ڕاستەخۆ دابەشی دەکەن میکانیزمەکە پێویستە بەوە کە چەند بڕەکە دێتن خاڵێکی تر سەبات بە نرخی دۆلار ئەمە لە سەرەتا ئاماژەم پێکرد من هیوادارم ئەم بۆ چوونە ڕاست دەرنەچێت کە سەبارەت بەوەی کە باس لەوە دەکا بەرزبوونەوەی نرخی دۆلار پەیوەست نەبێ بە سزاجانی حکوومەتی ئەمریکاوە بە عراقەوە چونکە بەشێک لە ئاڕاکان ئەمە بۆچوونی ئەوانەی کە پسپۆڕی بواری ئابووری باسەوە دەکەن کە ئەو بڕە دۆلارەی کە با بڵێن ماگانیان با بڵێن ڕۆژانە بۆ عراق دەهات ئێستا وەکو پێویست لە ئەمریکا بۆ عراق نایە بۆیە بانکی ناوەندیش ناتوانێت ئەو بڕە داخل بکات چونکە حکوومەتی ئەمریکا بۆی دەرکەوت 4 بانکی عراقی کار بە قاچاقکردنی دۆلار دەکەن ئەوانیش بانکەکانی ئەنسار و شەرق الئەوسەت و ئەبقاز و هەروە ئاسیایەکە خرانە لیستی ڕەشەوە ئێستا 140 ئەو دۆلاری کە دەخرێتە بازار کەمترە لەو بڕێ پێشووتر واتە ئەو 4 بانکە پێشووتر 140 دۆلاریان بەدەستەوە بوو کە وەکو حکوومەتی ئەمریکا باسی دەکە قاچاقچیان پێکردووە ئەمەش ڕێژەیەکی زۆرە کە تو 140 دۆلار
ئەو بڕە بخێتە بازار ئێستا نامێنێ بێگومان کاریگەی دەخات سەر بازە بەڵام بانکی ناوەندی لە چەند ڕۆژی ڕابردوو گرنتی ئەوەی داوە کە دۆخەکە کاتیەوە چارەسەر دەبێت ئێمە داوا لە هاوڵاتیان دەکەین داوا لە بازرگانان دەکەین کە دان بەخۆیان دابگرن دۆخەکە کاتیە فعلەن و دۆلات دەگەڕێتەوە نرخی ئاسایی خۆی و پێویستی بەدڵە ڕاوچێ ناکە. بەڕێز کاک سامان دیارە وتەکانی جنابەت بەرچاوڕوونیەکی باشی دا بە من هیوادارم ئەوانی کە جنابە ڕوونی کردەوە بۆ هاوڵاتیانی ژڕون بێت سپاس بۆ بەڕێز سامان ستار ئەندامی ئەنجومەنی پارێزگای هەولێر لە هەولێرۆمیان مابووی مادوو نەبی دووبارە سپاس.